لە هەرێمی کوردستان زیاتر لە 600,000 کەس ئامادەی نوێژ و وتاری هەینیەکان دەبن. ئەم وتارانە بە پێی یاسا و ڕێسا و پرەنسیپی ڕێکخراون. لە ماوەی ڕابردوودا گوێبیستی چەندین هێرش بووین لەلایەن هەندێک لە مامۆستایانی ئاینیەوە بۆ سەد کەسایەتیەک یان ڕێکخراوێک یان ڕێگەزێک یان تەنانەت مەسەبێ هۆکاری ئەم لادانانە بۆچی دەگەڕێتەوە. ئەو خەڵکەی کە لەگەڵ لە مزگەوتەکایە هەموو جۆرە خەڵکێکی لێ، هەموو جۆرە بۆچوونێکی لێ، هەموو جۆرە ئاستێکی زانستی و بڕوانامەی هەیە. کەسانێک بوونەتە وتاربێژ و کەسانێک دەستیان ئاوەتە ئیشەکە لەوانەیە ئەهلی ئەو ئیشە نەبن. زۆر ناڕەحەتی ئەوەندە ناڕەحەتین لە هەناومانە کۆمەڵێک گلەیی و گازاندە و ناڕەحەتی و ئێش و ئازار هەیە بەڵام هەر ئەوە نەمان لەدەسە بڵین ئینەما ئەشکو بەثی وەحوزنی ئیلە الله. دێشکات لە ئێمە دەکات لە کەسانی دیکە دەکاتە لە پڵان مامۆستا لە خۆتبەکەدا تەشیری کردووە. پڵان مامۆستا ناوی خەڵک دێنێ، پڵان مامۆستا جوێن دەدا، پڵان مامۆستا وشەی ئاوا بەکاردێنێکەوە شایەن نییە کە لە وتاردا بەکاربێت. لە 195 مامۆستایانی ئاینی لە کارەکەیانە موفقن، بەڵام لەگەڵ ئەوەشتا ئەو لە 150 ڕەنگە گرفتی گەورە بۆ ئێمە دروستکە. بەرنامەی شەن ئەم شەو کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.